ئەو جەباباتی بەرهەمە تایبەتەکانی خۆتان بکەیت. بەرهەمەکانی ما کۆمەڵە بەرهەمی ناوازەمان هەیە ئەمانە تایبەتە بە دوکانی مام حاجی یا کاری دەستی خۆمانن هەموویە. با لە هەنجینەکەی ڕادەست پێ هەنجینەکە مام حاجی بەخۆ سەرپەرشتی مێشەکانی دەکات. مێشەکانتان هەیە بە خۆتان هەمومان ئیخویە. یعنی هەنجینەکە کوالیتی زۆر بەرزە ئەو کەسانەی سوکەری هەیە زەختیان هەیە دەتوانێت هەنجینی مام حاجی بەکاربێنن. باشە ئەتوو زانیاری لەسەرێکە خو دروست دەکرێت. بەڵێ هەنجینەکانمان ئێستا کە لەو مەوسیمە دەگوازرێنەوە بۆ چیای کۆدۆ و حاجی ئۆمەرە لە شوێنێکی پڕ گوڵ و بەڵێ باخ و شتی جوان دادێنێ بۆی تامی هەنگوینەکە تامێکی زیاتر ببەخشێ بە هەنگوینەکە. بەڵێ ئەوەی باتە هەنجینەکە بەس بە گوڵ ئەوە دەبیتن؟ بەڵێ تەبحان ئەوە هەموو خواردنی مێشەکانمان گوڵ. باش ئەوە تایبەتمەندی هەنجینەکە هەنجینێکی ئەسڵ و دەرەجەیەک مام حاجی بەخۆی سەرپەرشتی دەکات. بەڵێ باشە بزانین باش ئاوی بنێشت ئەمە لە دار قەزوان دروست دەبێ لە ئەو دارەی قەزوان بەرهەم دێنێ وانی بنیشتی کوردیش هەر لە داری قەزوان بەرهەم دێ. بنێشتە تاڵی لێ دروست دەبێت لە بنێشتە تاڵ بنێشتی کوردی و ئاوی بنێشتی لێ دروست دەبێت. ئەو ئاوا تایبەتمەندیەکی خاصی خۆی هەیە خاستن ئیمە کە فرێشە و هیچ بابەتێشتە دانیا تەنها بنێشتە. باشە دەنێن لە بۆ ماعیدەی زۆر باش ئەوەیان بۆ قۆڵۆن و ماعیدە و غازات و کلیە باشترین بەرهەمە ئەوانەی استعمالیان کردی ئیسفادەشی زۆر خێڵی بنیشتی کار لەگەر بنیشتی کوردی جیاوازی هەیە. طبعاً خاڵستەکەی بنێشتە تاڵە دروست کراوەکانی بنێشتی کوردی و ئاوی بنێشتە. واتە ینی ئەوەش زۆر سروشتیە و بەڵێ سروشتیە تەنها بنێشتە تاڵ و ئاوە هیچ بابەتێکی چارەسەرێکی سروشتی زۆر باشە. بەڵێ باشە شەربەتمان هەیە شەربەتی هەنار. ئەو شەربەتی هەنارە شەربەتێکی فرێشی زۆر خۆش و بەتامە شتێکی زۆر بە لەزەتە وەکو هی بازار نیە نزبەی هەموو شەکر و لێمونزی ئەو بابەتانە بێ. بەڵێ هەنار و ئاوە بەڕەنجی دیارە. بەڵێ ئەوەش دروستکراوی خۆمانە یعنی دەستی ڕەزی باغیشتان هەیە. طبعاً ڕەز و باخمان نییە بەڵام ئیتفاقێکمان دەگە کۆمەڵە باخێک هەیە هەنارمان بۆ خەزن دەکە هەتاکو هەنار پێڕادەگات و ئەوەمان هەیە. بەڵێ بابچینە سەر شتێکی دیکە ئەمەیان دۆشاوی تووە دۆشاوی تو یەک لە کاریگەرە هەرە باشەکان بۆ ڕحمی ئافرەتان بەکاردێ ئەو مناڵ نەبوون و کیس و ئیلتیهابات ئەمەیان یەکە ئەبێ بە خاڵەسی دروستکرێ هیچ بابەتێکی شەکریل بۆ بەکارنێ بەتەنیا تووە دۆشاوی توی پێدەرێ. باش دەزانی کو دروست دەکرێگەر ئەوە بە خۆمان دروستی دەکەین دروستکراوەکەی تەنها تووە شل دەکرێت تۆ دەکرێتە دۆشاوێکی خاڵس دۆشاوی ترێ هیچ مادەیەکی بەکارنەیە تەنها تو ئاوە ئەبێتە ئەو بابەتە ئەو کەسانی ئەو مشکلیان هەیە ئەمە بەکاردێنن. زۆر باشە دێنە سەر ئەم بابەتە خەلیسێ خەلیسێ و ئەوانەی چەوری سەرجگەریان هەیە چەوری کەمەریان هەیە باشترین و یعنی بە ئیسیفادەترین بەرهەم ئەمەیە زۆر ڕاستە ئەتوانی ئەمەیان بەکاربێنی.